بەناوی خوای بەخشندە مێرەبان سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. بەرنامەی پەیامی تۆ بەردەوام ویستومانە لەم بەرنمەیە خەمی خەڵکتان بۆ بگوازینەوە هەرجاری لە ڕوانگەیەکەوە. ئەمڕۆ دەچین بۆ شوێنێک کە حاڵەتێک یان دەتوانین بڵێن زۆرجار بە نەخۆشیێک ناسراوە کەمە حاڵەتێکە. حاڵەتی ئۆتیزم یەک لەو حاڵەتانەیە کە لە هەرێمی کوردستان وردە ڕوو لە زیاد بوون دەکات. ئێستا بە چاو ساڵانی ڕابردوو حاڵەتی ئۆتیزم لە سنتەرەکان و لە کۆمەڵەی ئۆتیزم زیاتر تۆمار کراوە. بە پێوە بە دواداچوونێنە ئێمە کردومانە تا ئێستا نزیک 2000 منداڵ لە هەرێمی کوردستان لە سەرجەم لە کۆمەڵە و لە سەرجەم سنتەرەکان بوونیان هەیە کەوانە حاڵەتی ئۆتیزمیان بەسەردا هاتووە. لە بەرنامەیەم ڕۆم دەمهوێ ناخۆشی و ناسۆریەکانی دایک و باوکانی ئۆتیزم و زانیاری تەواو لە سەر نەخۆشی ئۆتیزم و بەڵکو چەند مناڵێکی ئۆتیزم بۆ ئێوە بدوێنم بزانین ئاخۆ ئەم حاڵەتەیە چۆنێکە و چۆن چارەسەر دەکرێت و ئاخۆ بزانین چۆن هەست بەوە دەکرێت کە منداڵێک ئۆتیزمی هەیە یاخود بزانین منداڵە ئۆتیزمەکان خڵچ و کەوتیان چۆنە و تا چەند لە ماڵەوە دایک و باوکان ناڕەحەتن بەدەزەم حاڵەتەوە. بەڵام ئەوەی گرنگایە مامەژەی پێ بدەین دیارە حاڵەتی ئۆتیزم یەکێکە لەو حاڵەتانەی دەکرێت لەسەر منداڵا بچێت و منداڵەکە بە تەواوی یاسایی بێتەوە. و بە پێوە بە دواداچوونە ئێمە کردومانە سێ ئاستی هەیە: ئاستی سەرەتا و ئاستی ناوەڕاست و ئاستی بە تەواوەتی ئۆتیزم ئەم منداڵی داگیر کردووە. بۆی من دەمەوێت لە بەرنامەی ئەمڕۆ زانیاری تەواوتان لەسەر حاڵەتی ئۆتیزم یاخود دەتوانین بڵێن نەخۆشی ئۆتیزم کە ئەمە نەخۆشی نیە بەڵکو حاڵەتە، بەڵام لەناو خەڵکی ئێمە بە نەخۆشی ناسراوە. زانیاری تەواوتان لەسەر حاڵەتی ئۆتیزم بۆ بگوازمەوە. بینەر و بیسەری بەرنامەکەمان بم بۆی زانیاری تەواوتان هەبێت دەربارەی ئەم حاڵەتە و چۆنێتی چارەسەرکردنی ئەم حاڵەتە. فەرموون لەگەڵماندا. ئەرکەکانی منداڵەت چیە لە ماڵەوە هەڵس و کەوتی چۆنە؟ مەسەلەی ناخواردنەوەوانە هیچ ئەوە چینە تێنی بێ برسی بێ هیچ فامە چینە کە بێ ئەوە برسیتم تێنیتە جۆرە هاینی و سعاتێ حتى 10 جۆرە جلگی خود گۆڕی. داواکاریتان چییە؟ چیتان بۆ زۆر حەز دەکەم ئێستا ئەو کوڕی من هەر مەعاشە چێبی مەعاشە چێبی هەتا بتوانم هەبەس بین مەسەنتەری. ئەو منداڵانە کێشیان ئەوەی لەبیر ئەکەن شتەکە ئەبێتن بەردام لە بەرەکەی تاکو لە فکریان نەچێت. بەداخەوە ئێستا لە کوردستانە سنتەراتێکی زۆری ئەهلی هەن. ئەم سنتەرانە ینی زیاتر لەوەی کە بیر لە گیرفانی خۆیانەکەنەوە بیر لە لایەنی ڕاهێنانی پیشەی ناکەنەوە بە مناڵەکان. مامۆستا دەمەوێت ئەو کۆمەڵە خۆتانان پێ بناسیێنن ئێوە لە کوێن و چەند ساڵە دامەزراون و ئیشی سەرەکی کۆمەڵەی ئۆتیزم چییە؟ بەڵێ سوپاس بۆ کەناڵی پەیام بۆ ئەم دەرفەتە. ئێمە من کەمال جەباری سەرۆکی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان دەستەی باڵا لە هەولێر. ئێمە کۆمەڵی ئۆتیزمی کوردستان لە ساڵی 2008ەوە دامەزراوە. ئەم کۆمەڵەیە وەکو هەر ڕێکخراوێک بۆ داکۆچیکردن لە مافی مناڵانی ئۆتیزم، بۆ وەرگرتنەوەی مافەکانیان و هەروەها بۆ ئاشناکردنی کۆمەلگا بەو حاڵەتە کە پێی دەوترێت ئۆتیزم. چکە بەڕاستی کۆمەلگەی ئێمە لە ئاستێکی زۆرە ینی ناوشیارە بەرامبەر ئۆتیزم بە تایبەتی لە هەموو دنیا ئۆتیزم کەیسەکەی لە دواوەیە و لە کوردستانیش لە دواترەوەیە. کۆمەڵی ئۆتیزمی کوردستان کاتێ دامەزرا لەو پێناوەدا بۆ ئەوەی بتوانێت داکۆچی لە مافیان بکە و هەروەها بتوانێت وەکوتم کۆمەڵگا ئاشنا بک بۆ نەخۆشی و هەروە لایەنی پەیوەندی بێتە پردێکی پەیوەندی لە نێوان خێزانەکان و لایەنی پەیوەندیدار. باشێک مامۆستاکەمان لەمەوێ بپرسم کۆمەڵی ئۆتیزم تا ئێستا توانیوێتی چەند منداڵی ئۆتیزم لە سەرجەم هەرێمی کوردستان لە خۆی کۆ بکاتەوە یاخود بڵێن ئێستا کە خاوەن چەند ئەندامە؟ بڵێ کۆمەڵی ئۆتیزمی کوردستان ئێستاکە خاوەنی 1000 و تقریبا 400 ئەندامە. ئێمە کۆمەڵی ئۆتیزمی کوردستان دەستی باڵەکە لە هەولێرین لقی دهۆکمان هەیە، لقی سلەیمانیمان هەیە و لەم دوایەش لقی گەرمیانمان دامەزان و هەروەها ئۆفیسێکیشمان لە شاری ڕانی خۆشەویست کردوێتەوە لەبەر زۆری ڕێژەی مناڵانی ئۆتیزم کە بەڕاستی ڕۆژانە
لە زیادبووندایە مانگانە لە زیادبووندایە حاڵەتەکە ئێستا بەڕاستی وای لێ هاتووە کە ئێمە دەبێت بەجددی بیری لێ بکەینەوە و هەروەها بەجددی بیرمان لێ کردوێتەوە کە حکوومەت بە تەواتی بێتە سەرخەت چکە تا ئێستا بەداخەوە حکوومەت بەو شێوەیە لەسەر خەت نییە بۆ خزمەتکردنی ئەو مناڵە. مامۆستاکەمال دەمەوێت بپرسم کێشەکانی نەخۆشی ئۆتیزم لە هەرێمی کوردستان چییەوە ئەو کێشانە چین کە ئێوە بەدەستیەوە دەناڵەنەوەکو کۆمەڵە پێتان چارەسەر ناکرێت. کەوتت مناڵی ئۆتیزم لە هەر خێزانەکە بێ کارەسات بۆ خۆی تاقیکردنەوەی خۆی گەورەیە بۆ سەر خێزانەکان بە سوپاسەوە بەڵام لەم کۆمەلگای ئێمە کە خزمەت گوزاریان نییە کە ڕەچاوی حاڵەتەکەیان نەکراوە کە شوێنێکی تایبەت نییە بۆ ڕاهێنانیان لەلایەن حکوومەتەوە هەیە ئێستا ئێمە سێ سنتەری حکومیمان هەیە لە هەولێر دهۆک سلەیمانی بە سوپاسەوە کاک یوسف چاوشین بەڕێوەبەری گشتی تۆڕی چاودێری کۆمەڵی گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر لەم دوایەدا کە بەڕێزیان دەست بەکار بۆ زۆر بەباشاتەوە سەرخەت لەگەڵێن بەڵام ئەوش ناتوانێت هەندێک شت هەیە بیکات لەبەر باری دارایی چکە بەڕاستی سنتەر کە تۆ ئەتوێت سنتەر بکەی و حکوومەت بیکاتۆ دەبێت ستافێکی باش دەبێت بۆ نمونە ئێمە ئێستا ئەگەر تۆ باسی ئەو بکەی لە شاری هەولێرە نزیکی 900 منداڵی ئۆتیزم هەیە ڕاستە نزیکی 450 تا 500 منداڵ لای ئێمە خۆی تۆمار کردو بەڵام نزیکی 400 بۆ 500 مناڵیش کە لە کونجی ماڵەکاندا لە چواربەندی دیوارەکاندا کە سجنن عائلەکە نایهێنێت دەرەوە هەندێکیان هەر کەس و کاریان کە بەڕاستی دکتۆرە مهندیسە خاوەن شەهادەیە ئەمانە پێیان شەرمە مناڵەکانیان بێن لە ئێمە تۆماریکەم بڵێن ئۆتیزمە لە حاڵدا ئۆتیزم لە هەموو دنیا پێ ئەوتری عەبقەری لە بوارێک لە بوارەکاندا زۆر زیرەکە بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە کێشەیانەیە. باشە من مەبەستمە لە کۆتا پرسیارمەوە بپرسم تۆ ئامۆژگاری چییە بۆ کەسێک کە منداڵی ئۆتیزمی ئەو تا ئێستا سەردانی ئێوەی نەکردووە یان گرنگی ئەمە چییە ناوی خۆی لای ئێوە تۆمارکە یان چی بۆ کەسانە دەڵێ کە خزم و کەسەکانیان یان ئەوانێکی ئێستا دەمان بین بەدەست ئەم نەخۆشی و دەناڵن و لای ئێوە ئەندامنین گرنگی ئەندامبوونی لای ئێوە چییە؟ کۆمەڵی ئۆتیزمی کوردستان هەوڵی داوە چ ینی بەڕاستی وەکوتم بە نووسراوی فەرمی بێت بە پێشکەشنی پرۆژە بێت بە دەستگیرۆیکردنی خێزانەکان بە هاوکاریان لە ڕووی ئەرزاق و هاوکاری و لە هەموو ڕوویەکەوە ئێمە دەستگیرۆیمان کرد بۆیە پێویستە هەر خێزانێک تکایە کە مناڵی ئۆتیزمیە بێ لە کۆمەڵی ئۆتیزمی کوردستان بە هەموو لەقەکانیەوە ناوی خۆی تۆمارکە و پێناسەی هەبێت بۆی ئێمە کە تەنسیقمان کرد لەگەڵ منەظەمەیەک لەگەڵ ڕێکخراوێکی نێودەوڵەتی لەگەڵ حکوومەتە بتوانێت ئەو مناڵە مستەفید بێ ئێستا بۆ نمونە ئەم فۆرمە ئێمە دەستمان پێ کردووە ئێمە تا ئێستا ئامارێکی فەرمیمان نییە بۆ مناڵانی ئۆتیزم لە کوردستان بۆیە ئێمە کە دەڵێن 2000 ئاماری نافەرمیم بۆیە ئێمە ئێستا دەستمان پێ کردو ئەم فۆرمەمان تۆزیع کردووە لە هەموو لەقەکانمان تاکو بتوانین ئەو مناڵە ناوی سیانی خۆی و هەموو زانێر و داتاکان لێرە تۆمارەکەین بووی دو ڕۆژدا ئێمە چکە هەموو کۆمەڵەکانی کەم ئەندامان لە کوردستان مستەفید بوونە لە زەوی تەنها مناڵانی ئۆتیزم نەبێ بۆی ئێستا ئێمە بەڕاستی لێرەوە هەوڵمانداوە لە ڕێگای ئەم فۆرمە بتوانین لەو ڕێگەیەوە لە ڕێگەی وەزارەتی شارەوانی و لە ڕێگای پارێزگاری هەولێرەوە بتوانین شتێک بۆ مناڵە بکەین لەو بوارەیە بۆیە بەڕاستی کاتێک خێزانێک لای ئێمە تۆمار نییە هەوی نییە پێناسی نیە تەنانەت منداڵەکە ئەگەر بزریش بێت ئێمە ئەگەر کەسێکی لای ئێمە هەبێت زانای ئێمە هەبێت بە زووی کاتوانین بیدۆزی لە منداڵەکە چکە مناڵی ئۆتیزم قسە ناکات مناڵی ئۆتیزم زۆربەیان نادوێن کەلامیان نییە کە بزریش ئەبن ئەبێتە کێشە و گرفتی دوای تەلەفۆن بۆ ئێمە کرێکا کە کۆمەڵە بۆ نایەتە سەرخەت ئێمە لە حاڵێکدا تۆ کە ئەندام نەبی لای من کەیسی مناڵەکەت لای من نەبێ ئەوەلیات و داتای لای من نەبێ من ناتوانم ینی هیچی بۆکەم بەڵام لەگەڵ ئیشی بۆ ئەەکەین هەموو شتێکمان کردووە و هەر عائلەیەک بێتە لای ئێمە خزمەتی ئەەکەین و پرۆژاتیشمان زۆر پێشکەشویی لەو پرۆژانی کە لەم دوایدا پێشکەش بەڕێز وەزیری کار و کاربەری کۆمەڵایەتیمان کرد یەکەم ئەوەیە لە ساڵی 2012 هیچ مناڵێکی ئۆتیزم موچەی بۆ نەبڕاوەتەوە موچەی نییە وەزارەت دایان ڕایگرتووە دووەم داوامان کرد خانەیەکی گەورە بکرێت وەکو بە ساڵات چوان بێ وەکو نەوجەوانان بێت بۆ ئەو مناڵین بە تایبەتی تەمەنیان لە سەری 12 ساڵ چکە بەڕاستی مناڵی ئۆتیزم کاتێک تەمەنی لەگەڵ سەری 12 ساڵ ئەرکەکەی دوو بەرامبەر و سێ بەرامبەر قورستر دەبێت بۆ سەر خێزانەکە ئەوجا لە ڕووی ئابووری و لە ڕووی بەڕاستی داراییەوە کێشەیەکی زۆر گەورەی دروست کردو بە خێزانەکان مەسروفێکی زۆری هەیە خێزان دەرەقەی نایە بەداخەوە ئێستا لە کوردستانە سنتەراتێکی زۆری ئەهلی هەن ئەم سنتەرانە ینی زیاتر لەوەی کە بیر لە گیرفانی خۆیانەکەنەوە بیر لە لایەنی ڕاهێنانی پیشەی ناکەنەوە بۆ مناڵەکان تاکە سنتەرێک
جگە لەو سێ سنتەرە حکومیە تاکە سنتەرێک کە ئێستاکە بە شێوەیەکی خێرخوازی ڕەمزی بۆ مناڵانی ئۆتیزم ئیشەکە سنتەری هانای خێرخوازی ئێمە و کۆمەڵی ئۆتیزمی کوردستان پشتگیریمان کردو پشتگیری هەست سنتەرێکی تر ئەکەین کە خێرخوازی بێ بەڕاستی دەستخۆشیان لێکین زۆر پرۆفێشناڵانە ئیشەکەن بۆ مناڵانی ئۆتیزم هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان بینایەک لە هەولێر ئێستا هەیە لەن وڵاتی ئیماراتەوە دروستکە لە ڕێگای پارێزگای هەولێرەوە ئەم بینایە کە جێگەی نزیکی 80 منداڵی ئۆتیزمی تیا بێتەوە تکا ئەکەین بە زووترین کار لایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە بخرێتە واری ئیشکردنەوە جێبەجێ وەستافی بۆ دابنرێت تاکو مناڵانمان چی تر بەڕاستی ئەوە بێناز و بێلانە نەمێنەوە. دەستەخۆش زۆر سپاس. ئەرکەکانی منداڵەت چیە لە ماڵەوە هەڵسوکەوتی چۆنە؟ مەسەلەی ناخواردنەوەوانە هیچ ئەوە چینە تێنیبی برسیبی هیچ فامە چینە کە بێ ئەوە برسیتم تێنیتە جارە هاینی و ساعتێ حتى 10 جارە جلگی خود گۆڕی. داواکاریتان چیە چیتان بۆ زۆر حەز دەکەم ئێستا ئەو کوڕی من هەر مەعاشە چێبی مەعاشە چێبی هەتا بتوانم هەبەس بین مەسەنتەری ئەو منداڵانە کێشیان ئەوێ لەبیر ئەکەن شتەکە ئەبێتن بەردام لە بەرەکەی تاکو لە فکریان نەچێت. بەداخەوە ئێستا لە کوردستانە سنتەراتێکی زۆری ئەهلی هەن ئەم سنتەرانە ینی زیاتر لەوەی کە بیر لە گیرفانی خۆیانەکەنەوە بیر لە لایەنی ڕاهێنانی پیشەی ناکەنەوە بۆ مناڵەکان. منداڵەکەی تۆ دەڵێ مناڵێکی ئۆتیزمت هەیە تەمەنی چەندە و چەند ساڵە تۆ محل لە بچووکی هەست کرد کە منداڵە ئۆتیزمەیان هەتا ئێستا چارەسەریەکان و عیلازەکانی چۆن بووە؟ خود دەستپێکیان خێر هاتنە هەنگوت کەین بۆێرە منداڵ لێمە کچە عمروی 7 ساڵە تقریبا ساڵ و نیوی ساڵێکە تقریبا ئەم پێ حەسیۆن کە ئۆتیزم هەیە جا ما برا دکتۆری و دکتۆری گوتەوە ئیلا دەبێ عیلاج تابعی بێ بکەی بەبێ سنتەری برا ئۆتیزمەکە واللهی تقریبا 6% ئەو ئاگازە خەڵەت نەبم قلت دبي له بس سنتري يعني علاجي طبيعي سنتر شو علاجي دينينا نالي رنا الخارج ناتو بيجي درمانك هات يا خاص يا درزيك يا عملياتك او علاقات بالدرمان وعلاج نينا الا علاج طبيعي راهنان طبيعي كم صار الراهن عندك تقريبا هلا صرت كانوا هنا سنتر تقريبا او 6 سال سنين 6 سال دبيت استفاده كرديه لو علاج طبيعي زورم ديتيا ما قالك سنتر بنا طبعا سنتر تشوم حفظ ورقه وهشت ورقه وشش ورقه ما نجيش $6 يعني سعره خيالي بو سنتر هنا زورن بس جران يعني تجاره بفامن دولات كان مع الاسف هذا بحكومه هوري كار بيت يعني عند السنتر دانيتن يعني خليك هاي قرانينا يهبي تندرسها بس خو همو خلكي يعني وزيوان وكي يغنيا تكمي ناوي فاطمه 86 ساله تقريبا للصاله كوني وحتى 2 سالي هسمان بيكرت قصوشتينا وتصرفات وشتي زور فرق بلا من داري عساي هسمان بيكر هس بيكر نكش اسان نبو خسر راستك او نخوش ما نبو اولي يكم زار زور بيان دي قلت احتمالي هي 6 سالي لتساري اواني خصيبك يعني بقورتن بس وانا بو نخوشك او برمانه استا 6 سالي تاو كرديا 6 سالو سكردني شلون صيني رجع اوتيزمك تقريبا 16 ساتي تاوا لحظ سكوت شلون بقشتي له ماله سكوتي بخوي حمو وقت شي دبي اقل لي يعني معدلنا فرق دبي تساوديري بكاتن لبرتي يعني تسيدك دسكاري شتي دكاتن يعني فاميني عقلي بشتي داناش زري دكاتن دستزق او اشياء وشتي يعني هذا الشكل بردستي بي حقلي اوينيك او باشا خرابه اوانينيا زور ما عندي دم بي زورش كم ساڵە من داڵتان ئێستا من داركم 7 ساڵە ئێستا 7 ساڵە بەڵێ چ دەکات لە ماڵی هەڵسوکەوتی چۆنە وەستیتن ڕناوەستی دانا نیشتن عەسەبی دەبی زۆر خراپە ئەدی هەستی چۆن ئەگەر جێیەکی بێشی نەخۆش بێوانە دەڵێت بۆ نمونەوە نەخۆشیم هەیە نالێت هیچ دەنجی ناکە هیچ قسان ناکەنە زۆر نەخۆشیش ناکەن ئەو منداڵانە زۆر نەخۆش ناکەن یعنی ئێستا ئەمە دوکانمانەیە ئەو منداڵە نزیکەی ڕۆژە 15 مۆتەی دەخوا هیچی لێ نایەتن سبحان الله نه يعني قرجي ديشان نخوش كاين نخوش ناكل
دکتۆر ئێستا کە دەبینین ئەوەی کە لێرە بەشێک مناڵەکانمان بینێمە مناڵێکی زۆر لێرێ و نەخۆشی ئۆتیزمی هەروەک سەرۆکی کۆمەڵی ئۆتیزمیش دەڵێ نزیک 2000 منداڵ لای ئەوان ئەندامە. ئۆتیزم نەخۆشیەکی چۆنە و چۆن زیاد دەکرێتەوە لە منداڵەکانی تر یاخود دەتوانین بڵێن لە نەخۆشیەکانی تر تایبەتمەندیەکانی نەخۆشی ئۆتیزم چییە؟ زۆر بەخێر بێنەوە بەڕاستی ئەو شتە وەکو کۆمەڵی منداڵانی دواکەوتنی گەشەی کوردستان لەگەڵ کۆمەڵی ئۆتیزمی کوردستان بێ باسکەم بۆ خەڵکی دەبی ڕوونکردنەوەی بدەینە سەر ئەو حاڵەتانە چکە بەڕاستی ئەنی حاڵەتی ئۆتیزم لە دنیا بەرز بوویتەوە ڕێژەکەی ئەبێ خەڵکش بزانانی ئۆتیزم چییە و چۆنش جودا بکەین لەگەڵ حاڵەتەکانی دەورێنی تر لە منداڵانە بەنسبەت حاڵەتی ئۆتیزم بخۆی پەیوەندی دروست نەکردن لەگەر دەوروبەر پەیوەندی دروست نەکردنە زائیدەن حاڵەتی با بڵێن هەڵسکۆتی نامۆ دەبین لە منداڵان بۆ نمونە مەسەلا منداڵێکی تەمەن 3 ساڵان ئەگەر هاتوو مەسەلەن پەیوەندی دروست نەکاتن لەگەر باوک و دایک مەسەلەن بانجی کاتن ئاوڵ نەداتەوە ئەوە جۆرەکە لە جۆرەکانی ئۆتیزم شان دەدا یان بۆ نمونە مەسەلەن تەمەنی بتە 5 ساڵ هێشتا هاوڵی نییە وەکو هێشتا هاوڵی پایە نەکردیە هێشتا برادەرەتی ناکە لەگەر منداڵان یان کە تێکەڵ دەکەین لەگەڵ مەسەلەن مجموعە منداڵێک دەبین لەگەڵ ئەو منداڵانە پەیوەندی دروست ناکە لەگەن ئەو پێدەڵێن ئۆتیزم کە پێدەن حاڵەتی کلاسیک ئۆتیزم بە تەنها پەیوەندی دروست نەکردن ڕێژەی هەیە دکتۆرە ئۆتیزمە ژواتە ڕێژەکەی هەیە بەرزترە ئەگەر دابەشیکەن 3 بەش بزن بەشێکی پێدەڵێن سووک بەشی مامناوان بەشی با بڵێن بەرز ئەوەش اعتماد دەکەن لەسەر حاڵەتەکەی چونکە حاڵەتەکە هەیە مەسەلەن هیچ پەیوەندی دروست ناکە لە هیچ کەسێک ئەو پلەی بەرزە یان هەیە پەیوەندی دروست دەکات لەگەر هەندێک منداڵ لەگەر هەندێک منداڵ دروست ناکە ئەو مەسەلەن پلەی با بڵێن مامناواندا یان پلەی سووکش هەیە کە با بڵێن پەیوەندی دروست دەکات بەڵام با بڵێن زۆر بەخۆتنا فهەنی حاڵەتەکەت اعتماد دەکات لەسەر با بڵێن دەرەجەکەی باشە دکتۆر نەخۆشی ئۆتیزم نەخۆشیێکی بۆ ماوەیە یاخود هەستەوخۆوە هەنێک منداڵ دەیگریان هۆکاری گرتنی ئەم نەخۆشیە چییە؟ ینی زۆر با بڵێن لێکۆڵنە دەکرێتن لەسەر ئەو مۆزوعە تا ئێستاش لە دنیا ینی بۆکو بڵێن هۆکاری بۆ ماوەی نییە ئۆتیزم یانی دروست دەبتەوە لە هەموو خێزانێک هۆکاری زیاتر پیسبوونی ژینگە دەور دەبینی لەو حاڵەتانە مەسەلەن دایک لە کاتی حەمل ئەگەر سن خواردنی مەسەلەن کیمیاوی زۆر بخواتن مەسەلەن خواردنی معلباتی بخواتن زۆر ئەوە زۆرتر دەور دەبینی هەر پیسبوونی ژینگەش هەندێک شتێ بەدەست بەشەر نییە وەکو بڵێن دوو کەڵ لە جەو ئەمە لەگەر زیاد بیتە مەسەلەن لە هەموو شوێنێک زیاد دەبیتن لە دنیا لۆی ڕێژەکەش بەرز بوویتەوە لە هەندێک وڵات ئێستا مەسەلەن لە کوردستان ڕێژەشی حەقیقی نییە بڵێن سەدا چەندە لە کوردستان بەس دەزانین وەکو کۆمەڵێک ئۆتیزمی کوردستان چەند عەدەدمان زۆرە چونکە نەخۆش من دەبینن ساڵ بە ساڵ زیاد دەکەن بەڵام هەندێک وڵات لە ئەمریکا کراوە دەلێ سەدا مەسەلەن 15 منداڵ تووشی ئۆتیزم بوون زۆر بوون حاڵەتەکانیان زۆرە ئەمە نیشانە ئەوەیە کە ئەو نەخۆشیە زیاد بووە لە دنیا کوردستانش بەشێکە لە دنیا زیاد بووە باشە دکتۆر چۆن لە کێو هەست بە منداڵە دەکرێت و لە تەمەنی چەند ساڵی و چۆن چارەسەری کرێت باشترین چارەسەر بۆ ئەوەی کە دایک و باوکێک کەستی کرد چییە؟ خۆی هۆشیاری خەڵک لەبەر ئەو حاڵەتە زۆر گرنگە دەبیت دایک و باب زوو بزان ئەو حاڵەتە هەیەیانە چونکە تو چەند زوو دەست پێکەی بە چارەسەری چەند زوو دەگەیە ئامانج ئەگەر ئەتو منداڵ لە تەمەنی 1 ساڵی تا 2 ساڵی دەستنیشانت کرد حاڵەتێکی ئۆتیزمی هەیە ئێمە لێرە لە حاڵەتانە پێناوێت تەشخیصی حاڵەتی ئۆتیزم دەڵێم هەندێک لە نیشانەکانی ئۆتیزم پیشاندایە یعنی لە خوار 3 ساڵی نەخۆشی ئۆتیزم کامل خۆی پیشان نادا بەڵام هەندێک نیشانە پیشان دەدات یەک لەو نیشانە مەسەلەن تەرکیز ناکە ئاوڵ نادا قسە دەکەی لەگەری مەسەلەن تەماشات ناکە چاوی خۆی بەکار ناینی زیاتر پێویست دەبی بە تەلەڤیزیۆن یان بە مۆبایل پەیوەندی زۆر دروست دەکات لەگەر ئامێر زیاتر لەگەر با بڵێن مرۆڤ پەیوەندی دروست ناکە فەوە لە تەمەنی 1 ساڵی تا 2 ساڵی ئەمە هەست پێ دەکەین لە هەندێک لە نیشانەکانی ئۆتیزم بەس لە تەمەنی 3 ساڵی کامل نیشانەکانی خۆی پیشان دادن کە هەندێک جوولەی نامۆش دروست دەبتەوە لە تەمەنی 3 ساڵ یان لە خوار 3 ساڵی تقریبا 2 ساڵ و نیوە مەسەلەن دەستی دەجوڵێنی بە حرەکە یان تکرار دەکات یان دووبارە دەکاتەوە مەسەلەن سویچ پلاک مەسەلەن دەگوژێنی پێ دەکات یان زۆر مەسەلەن تایە سیارە زۆر دەسوڕێنی بەدەستە خۆی ئەوانە ئەمەش یەک لە نیشانەکە نامۆکانی ئۆتیزم چارەسەر چیە دایک و باوکێک کە زانیە منداڵێکی هەڵسوکەوتی نامۆ یان نیشانەکانی ئۆتیزمی لە بەزەرکەتیە باشترین عیلاج چییە؟ زۆر دایکان و باوکان لێشم دەپرسن وەکو دکتۆر چۆن حاڵەتی ئۆتیزم تو عیلاج دەکەی عیلاجی ئۆتیزم ڕاستی دەوێتن تو هەڵسوکەوتت لەگەڵی بگۆڕە یعنی هەڵسکۆتی تعاملکردن لەگەڵ ئەو منداڵ دەبێت تو بگۆڕی یەکەم شت دەبێت ئەتو پشت با بڵێن بەخۆی ببەستی منداڵ نەک پشت بە تو ببەستی یعنی ئەوە زۆر گرنگە بۆ تعاملکردن لەگەڵ منداڵی ئۆتیزم چکە ئۆتیزم بەخۆی لە دنیایە کە دەژی لەو دنیای با بڵێن زۆر شت خۆی بەکار ناینی مێشکی خۆی زۆر بەکار ناینی پەیوەندی زۆر دروست ناکە تو دەبێت پەیوەندی دروستکەی لەگەڵی یعنی یەکەم شت تو پەیوەندی دروستکە لەگەڵی محالە بکە چاوی خۆی بەکاربینی بتبینی سەرنجی منداڵت ڕاکێشە زۆر قسە بکە لەگەڵی چاوی خۆی محالەکە بەکاربینی زۆر شتی پیشان دەدەم سم پێ بڵێ ئەم شتم لەو بینە ناداتە دەست بڕۆ دەستی بگرە بە ئەو شت بداتێ
بەدەستی خۆی یعنی یەکەم شت هەڵسوکەوتی منداڵەکە بگۆڕە لە ماڵەوە تعاملکردن لەگەڵ یعنی دەبێت جیاواز بێت لە منداڵ نابی زۆر بابێ منداڵ ئیهمال بکەی لە دیار تەلەڤیزیۆنەوە دیار موبایلەوە دەبی زۆر بخۆت پەیوەندی لەگەڵی دوستکە ئەو پەیوەندی لەگەڵ دوستان تۆ لەگەڵی عیلاج پزیشکیەکان چین دەرمان و عیلاجەکان ئەمە بڵێن ئەوەی یەکەم شت بابێن تو گوتمان لەناو ماڵەوە پەیوەندی بابێن دروستکردن لەگەڵی دوم شت لەبیر نەکەی چارەسەری هەڵسکەوتی لە دەرەوەی ماڵ ئەوەش ماوە پێت بڵێن کە ناو سنتەر ئەبێ ئەو نوع منداڵانە بەلای کەمی 4 ساعات تاکو 8 ساعات دوورکەویتن لە جەوەی ماڵەوە مەسەلەن 4 ساعات لە سنتەر دابنرێ ئەو منداڵە زۆر باش دەبیتن مەسەن لە تەمەی 3 ساڵی 4 ساڵی 5 ساڵی تاکو پەیوەندی دروست بکات لەگەڵ منداڵان یعنی ئەو منداڵە زۆر با بڵێن گۆشەگیر نەبی لە ماڵەوە دەبی تو دەریکەی لە ژینگەی ماڵەوە بینی ژینگەی ناو کۆمەڵ تێکەڵ بکە زیاتر لەگەڵ منداڵان یەکەم شت گوتمان چارەسەری هەڵسکەوتی ناو ماڵ دوم شت چارەسەرکردنی هەڵسکەوتی ناو با بڵێن سنتەر سێم شت با بڵێن ئەو منداڵە دەبی زۆر با بڵێن جەوی دەرەوە ببینیت بیجێڕەوە مەسەلەن باوک دەبی کاتێک بۆ خۆی تەرخان بکاتن لەگەڵ ئەو منداڵە بێتە دەرەوە تێکەڵی کازات لەگەڵ منداڵان یعنی دنیای پێ بشان بدە ئاخرش با بڵێن چارەسەری با بڵێن پزیشکی وەکو بڵێن دەوری مەسەلەن دکتۆری منداڵان وەکو دەرمانی بۆ بنووسی وەکو مقاوەت ئەمە زۆر پەیوەندی بە بڵێن بە فحوساتی خوێنەوە دەبێت تۆ فحوساتی پێ بزان چ مادێک لە خوێنی کەم بۆ مەسەلەن مادە ئاسنی کەمە یاخود مەسەلەن تو دەبینی ئەو منداڵە دواکەوتنی گەشەی جەستەییشی هەیە لەگەڵی ئەو کات دەبێت و مقاوەتی بدێ بۆ گەشەکردنی جەستەی و گەشەی مێشکشی ئەمەش پەیوەندەکە لەسەر کێسەکە لەسەر حاڵ باشە بە کورتی لە کۆتاییەکەی دەم هەوێ چ ئامۆژگاریەک تێ بۆ دایک و باوکان بۆی کە منداڵی نەخۆشی ئۆتیزمیان هەیە ئەرکی خۆمان وەکو پزیشک ئەرکی خۆمان وەکو بڵێن کۆمەڵی منداڵان ئەبێ پێتان بڵێن هۆشیاری خەڵک بدەن کە حاڵاتی ئۆتیزم ئەگەر هەبی زوو چارەسەر بکرێت چونکە چارەسەرکردنی ئەم حاڵەتە چەند زوو دەست پێ بکەیت چەند زوو دەگەیەت نەتیجەی باش ئەمە ئەگەر تۆ تاخیرێکی چارەسەرکردنەکەی تا بگاتە 6 ساڵ و 8 ساڵی چارەسەرکردنەکەی کەمەک زەحمەتتر دەبێت بۆ ئێمە وەکو دکتۆر وەکو سنتەر دکتۆر دەمەوێت بپرسم هەتانە ئێستا کەم گەورە بوو بێ و تەمەنیشی لە سەر و 18 ساڵ بێت و نەخۆشی ئۆتیزمی بێت زۆر منداڵ هەیە کە بڵێن پلەی بەقوەتیشی هەبوو با بڵێن لە ئۆتیزما لە پاش چارەسەرکردنی پلەیەکمان دابەزاند بۆ مامنەوەند و بە سووکش هێشە چابووە مامنەندش هەبووە سووک بوویتەوە تا چارەسەرکردن بەڕاستی ڕێگەی زۆر باش ئەگەر ڕێگەرەی بگرن بۆ چارەسەرکردنی ئۆتیزم ڕێژەکەی کەم دەکەین لە کوردستان ئەرکەکانی منداڵەت چیە لە ماڵەوە هەڵسوکەوتی چۆنە مەسەلەی ناخواردنەوەوانە هیچ ئەوە چینە تێنی بێ برسی بە هیچ فامە چینە کە بێ ئەوە برسیتم تێنیتە جارە هاینی و ساعتێ حتى 10 جارە جلگی خود گۆڕی داواکاریتان چیە چیتان بۆ زۆر حەز دەکەم ئێستا ئەو کوڕی من هەر معاشە چێبی معاشە چێبی هەتا بتوانم هەبەس بینمە سەنتەری ئەو منداڵانە کێشیان ئەوەیە لەبیر ئەکەن شتەکە ئەبێتن بەردام لە بەرەکەی تاکو لە فکریان نەچێت بەداخەوە ئێستا لە کوردستانە سنتەراتێکی زۆری ئەهلی هەن ئەم سنتەرانە ینی زیاتر لەوەی کە بیر لە گیرفانی خۆیانەکەنەوە بیر لە لایەنی ڕاهێنانی پیشەی ناکەنەوە بۆ مناڵەکان ئەرکەکانی منداڵەت چیە لە ماڵەوە هەڵسوکەوتی چۆنە ینی کێشەکانی ئۆتیزم چییە لە ماڵەوە والله يعني بوتە کورتی بێژم دیتی نەوەکی و یاوێ گولێت بیت يعني هەندی بوتە بەحسکەم يعني نهایەتە وەصفکردن يعني جارێەوە هەیە تقریبا بوو نمادە بەحسی جلکی خوب مثلا جلکی جارە هاینی و ساعتێ حتى 10 جارە جلکی خود گۆڕیت عمدەن يعني معانات زورن هەڵسوکەوتی ینی ماڵەوە مثلا جلکەکەنە بەر ئەو جلکەوێت بێتن 5 دقیقە پێناچیت دشتە بە مەقسەلی خوتار کات يعني دێگۆڕ يعني معاناتی زۆرە نادانیشی دەسوڕێت و دێت و دێ چیتن و خەوی کووە خەوشەوان خەو باشە لۆ خەوێ باشە باشە چەند گەورە دەبی نەخۆشەکەی زیاتر دەبی یان باشتر دەبی بانکە بزانێتە جەمە دەبی گازکەمە گاسکێ بزانم کچکاوی ببینی حەنونە وەرە بابا وەرە حەنونە چاوە ناوت چییە ئەوە چیە حەنی ئەوە چییە ها تو دەڵێ تو ناوت چییە تو ناوت چییە بڵێ حەنین ناوتە چییە بڵێ حەنین وەرە حەنین ئەوە منداڵەکەی تۆیوانە بەڵێ ئەوە مەبەستم چەند گەورە ئەبێ باشتر ئەبێ یاخود چۆنەکە هەروەکی مامۆستا بەحسکان بێژن چەند مەزم بیت يعني مشكي بتر تلقيتن وفعلا يعني وسير صلاستي المائلة طبعا بري بالمائلة نتوحد بو توحج بو
بس ئێستا چێن بژێتە التەوەحودێ یا چیە مرحلە تەفەوقێ پێشبەری بەها یعنی نوکە گەلک باشترە باشە حەنان حەنین ئەو کێیە ئەو کێیە ئەف کێیە ئەف چی تێ کا بابە حەنان کا بابە حەنون کا بابە کا بابە ئەوە بێتەیە کاتو کاتۆ کا پرچ کا پرچێت و کا پرچێت و پرچ کا پرچ کا کەپوو کا کەپوو بەرینکە ئەو تشتە هەموو نەزانین ئەبەت ناکەپوو نا بابا نادایە ئەبەت پشتیمینە ئێرە الحەمدلله گەلک فەرقی بدیتە یعنی بڕێک هادئترە بەخۆ معاناتێت ئۆتیزم خلاص نابن يعني هەر معانات هەنا بەس نسبەت فێلبوون گەلک شتە زانیت ڕەنگات زانیت ناوێت خیشکێتوە دێگازی کەمێکێکە بژمێ کا فلان کەس کاسی درا کا فلان دیچی دەست خوگەتێ بە زمانەوی یعنی زارێوی چاوە هەر تشتێکێت و بێژیە دجابەتە دەتن بەس وەکی خوو هەندە تشتا تو تێتگەهی هەندێک تێناگەهی يعني وکە بژمێ ئەی کەلیمە بژمێ دجابە مدەت بس هەندێک کەلیمێت هەین واضح نینن مەسەلەی ناخواردنەوەوانە هیچ ئەوە چینە تێنی بێ برسی بێ هیچ فامە چینە کە بێ ئەوە برسیتم تێنیتم ئاوی دەخۆمە ئەوشتانەی هیچ نییە نەخۆشیە گژانێک شتە چ هەبی ئەو چێشانەی ئەوانەی معدەلکە ینی ناخۆشترین ئەوەیتی کە نازانی بڵێ ئێرەم دێشییان برسیتم تێنیتم ئەوانیان منداڵێکی ساوە بالفعل هیچ فەرقینە لەگەل منداڵێکی ساوە کە چەند مانگێک بیتن باش ڕاهێنانەکان چۆنێکە تا چەند ڕاهێنانەکان خزمەتی پێکردووە و سفادەی لێکردووە بە نسبەت ڕاهێنانەکانی ئەو سنتەرەی زۆر باش ینی پێستر مەسەلەی هادەبوون و ئەوانەی زۆر فەرقی کردی ئێستا لە بۆ ئێرە ئەوە تقریبا 2 ساڵە هاتوچی ئێرە پێ دەکەم هەرسوکەوت و دانیشتن ئەوانەی زۆر فەرقی کردی بەس مەسەلەی قسەکردنیشتی هێشتا مایتی مەرعەڵەیە ئەویش بە نسبەت سنتەری زۆر فەرقی کردی ینی هینایتم مەسەلەی دانیشتن ئەوانە پێشتر کە دەم هینا من لە مەسیفە ڕادێم لە ناو سیارەش دانەدەنیشت ینی ڕاوەستانی نەبوو پڕی دەدا دەژبلی دەرکەوە دەگرێت ئێستا دادەنیشت وەکو نەفەری احتیاطی هەتا دێم کە دەشتمەوەش حینەن بۆ شێوەیە زۆر فەرقی کردی والله زۆرە والله ئەو منداڵە یعنی ئەم بخۆم ئێستا بخۆم ئەم ناتمە هیچ زیەکی ئەم ناتمە لای مارە خوشکم و برام و کەس و کارمیچیت لەبەرەوەی ڕاناوەستی لە هیچ زیەکی نازانی دانیشتن یعنی دەم و زەمینیە زۆر خراپە شەو نووسن و خەوی چۆنە کەمە والله يعني والله ئەوەندە ینی زۆر لە ڕزالەتی لە دەستی بەس چی لێ بکەین ئینسان منداڵی خۆتی مەجبورە تەحملی بکەوانە باشتر بووە لە چاو تەمەنیگسکاتی ینی نایتمە سنتەری زۆر فەرقی کردیە زۆریش شتەکان دەناسێتەوە بۆ نمونە پێشتر وەختی پێشی بینمە سنتەری وەچی کەڕولال بوو کەڕولال بەس ئێستا دەلێدایە بابە ناوێ برای و خوشتی کەس و کارمان دوکانمانێ دێتە دوکانی قڵقل ئەو شتانەم لێ دەژمێری لەوەتی لە سنتەریە زۆر گۆڕایەوەتی لە سنتەریە ڕێژەکەی چنێکە منداڵەکە ئەو گوتت وەسەتە دکتۆر دیارگوتی وەسەتە هەوڵتان لەگەڵدا لە ماڵێەوە وەڵام زۆر هەولی لەگەتدا بەس ئەوەش ینی بڵێ ژیانیشی قورس کردێ بۆی کە ئەوەندە قورسە ئەوەندە ناخۆشە هەن بە زەحمەتە بەس چی لێ بکەین داواکاریەوە چییە لە حکوومەتی هەرێمی کوردستان داواکاریتان چیە چیتان بۆ بکرێ وەکو خانەوادەی ئۆتیزمەکە والله داواکاری چییە والله ئەو سنتەرە دەبی زۆر بن ینی متوفر بن و سعرەدات مناسب بن و یعنی وەکی ئەو سنتەرە گەلت کێمە ڕاستی سعرەکێ مناسب و خزمەتەکە یعنی بێحساب ڕاستی پیاوم لە مالێکەتیە کەسمیش نییە ئەلێرە کەس نەوە بهینتە ئەو سنتەرێ ئێستا بریتمانە سنتەرە چلێک نەخۆمان لە خەبات مانجی بە دووەرەقەی زۆربەی مانگەکان ئەم ئەو پارەی قەر دەکەم هیچم نییە پیام معاشی نییە بەخۆم هیچمیش نییە دوکانێکمانەیە لە پالمالێ ینی جب سوکێک کوشتوا دەفرۆشین ئیمکانیەتمانی بەز ئەم لە بە خاتری ئەو منداڵی مەجبورم ئەی چی لێ بکەم خەرە منداڵە شتەیان 4 منداڵ دیمە هیچ ئەیبیانە بەس ئەوە منداڵم ئۆتیزمی پێشتر کەس ئەو حاڵەتی هەبووە لە ماڵە والله نەخێر داواکاریتان چییە چیتان بۆ زۆر حەز دەکەم ئێستا ئەو کوڕی من هەر معاشە چێبی معاشە چێبی هەتا بتوانم هەبەس بینمە سنتەری زۆر مەمنون دەم معاشەکەی لە خۆی سەرفکەوە هەبەس لەوی سەرف بکەمەوە بتانم ماگانە بینمە سنتەری زۆر مەمنون دەم ئەمن بەڕێم بخۆمان معاشوانی هیچمان نییە ئێ مەجبورمیش هەر دەبی بینمە سنتەری ئەدی لە ماڵێ بێرمە ئەو منداڵە سەقەت دەبی مەجبورم مەسەلەی داواکاریش دیاریکردنی معاشێک لە بۆوانێ من ئێستا تقریبا 3 ساڵ دەبی تەقدیمم کردە لەوە معاش توانە هیچ چێش ئەوەیەکیان نییە یعنی دەستخۆشی لەو سنتەرێ دەکەم
زۆر فەرقی هەیە ئەگەرنا مەسەلەی ئەو سنتەرش ناتوانین بهینی ئێستا خەڵکەکی زۆر دەناسم لەبەر بژێوی ژیان ینی ناتانی سنتەر هاتوچی سنتەری پێ بکات سیارەی بگری لە بۆی بهینیت و بیباتن ئەو سنتەرش دەستخۆشی لێ دەگەمانی فەرقی گەلێک زۆرە مەسەلەی ماگانەکەی زۆر کەمە کێشەکانەوەی حکوومەتی چی بۆ دابین نەکرد ناوەڵا هیچی دابین نەکردی سنتەرەکان بکرێنەوە فراوان بن سنتەری حکومی بیتن یارمەتیان بدەن معاش و معاناتیان زۆرە قسە ڕاستی حکومەت چاوی پێدا بخشێنیتەوە ئەرکەکانی منداڵەت چیە لە ماڵەوە هەڵس و کەوتی چوانە مەسەلەی ناخواردنەوەوانە هیچ ئەوە چینە تێنی بێ برسیبی هیچ فامە چینە کە برێ ئەوە برسیتم تێنیتە جارە هاینی و ساعتێ حتى 10 جارە جلگی خود گۆڕی داواکاریتان چیە چیتان والله زۆر حەز دەکەم ئێستا ئەو کوڕی من هەر معاشە چێبی معاشە چێبی هەتا بتوام هەبەس بینمە سەنتەری ئەو منداڵانە کێشیان ئەوێ لەبیر ئەکەن شتەکە ئەبێتن بەردام لە بەرەکەی تاکو لە فکریان نەچێت بەداخەوە ئێستا لە کوردستانە سنتەراتێکی زۆری ئەهلی هەن ئەم سنتەرانە ینی زیاتر لەوەی کە بیر لە گیرفانی خۆیانەکەنەوە بیر لە لایەنی ڕاهێنانی پیشەی ناکەنەوە بۆ مناڵەکان یارەمە یەکێکە لە مامۆستایەکانی ئەم سنتەرەیە کە ڕۆژانە ڕاهێنان بە مناڵەکانە کات و بە نەخۆشییان دەتوانین بە حاڵەتی ئۆتیزم ڕاهێنانەکە مامۆستا ئەو ڕاهێنانان چینکە ئێوە پیانەکەن و چۆن هاوکاری مناڵانەکەن بۆی لە حاڵەتی ئۆتیزم ڕزگاریان بێتە ڕۆژانە ئەو مناڵانەی کە لە لای ئێمن لە سنتەریانە بەرنمەکان بۆ هەموو کاتەکان بە شێوەیە کە ڕێکخراوە یان دواتە مناڵ لێرە بە هەرەمچی ڕاهێنانی پێ ناکرێت کاتەکانمان هەمووی بە شێوەیەک تەرخان کراوە بۆی مناڵ زۆرترین سوود وەرگێ و سوود لە هەموو ئەو ڕاهێنانە وەرگێکە بۆ ئەو مناڵانە پێویستن واتە ئێمە مناڵ لێرە تەنها ڕناهێن بێت لە سنتەردا بنیشە لەسەر کورسێکی ڕق بەس ڕاهێنانیان پێ بکرێن وەخت بە شێوە ئەو ڕاهێنانی کە تایبەتە کرد بەڵکو لێرە هەوڵمانداوە سوود لە شێوازە ڕاهێنانەکان زانستیەکان دیکە وەربگرین ئەم هۆڵە ئێمە تایبەتمان کردەوە بۆ ئەوان و ڕۆژانە هەر مناڵی و چەند کاتێکی هەیە کاتێ بەپێی کات دێن لە ئێرە و سوود لە ئەو ڕاهێنانە وەرەگرین لێرە ئەو بەشەی کە لێرە پێیانەوەترێ بەشی ڕاهێنان وەرزش یاخۆ سەنڕایسی پێوت باشە مامۆستا تا چەند گرینگە ئەم ڕاهێنانەی لێرەی کەنە مناڵانە لە ماڵەوەش بیکەن و دایک و باوکان هاوکاریان یان پێویستە دایک و باوکان چی بۆ مناڵانە بکەن ئێمە وەکو سنتەر وەکو مامۆستا لێرە ئەو کاتێک کە لێرە ئەو ڕاهێنانەی کە لەسەر ئێمە پیانەکەین و دواتر و خێزانەکانشمان ڕاهێناوە لەسەر ئەوەی کە لە دوای دەوام ئەو مناڵان چی بن چونکە ئەوان پێویستیان بە ڕاهێنانی بەردەوام هەیە واتە ئەوەندەی ئەو کاتێک کە لێرەیە کفایت نییە بۆ مناڵە بەڵکو دەبێت زیاتر لە ماڵۆژ زیاتر ڕاهێنانی پێ بکرێت و ئێمە بەشێک زۆر بە خۆشحاڵی بەشێک زۆر لە خێزانەکانمان ڕاهێنراوە ڕامان هێناوە لەسەرەوەی لە دوای دەوام ئەو پرۆگرامانی ئێمە پێیان دەڵێن و ئیزافی زیاتریشمان پێداون کە چۆن ئەو کاتانەی کە ماوە لایوان ئیستقلالیکن ڕاهێنانێ پێ مامۆستا ئەبینم وەکو دایکە منداڵانە دیاتۆنە لەگەڵیان تێکەڵبیت تۆ ڕۆژانە چ ڕاهێنانێک بە مناڵانەکەیت ئێمە بەردام ڕۆژانە هەموو ڕۆژ ڕاهێنانیا پێەکەین هەموو ڕۆژ دووبارە ڕاهێنان مەساج هەوڵدان فوکردن دەنگ دەرهینا نقطیان نییە بە هیچ شێوەیەک ئەتەماسامانە کێشی نقطیان هەیە بێگومان بە تاکیدەوە کێشی سەرکیانە بۆ نمونە ڕاهێنانی جەستا ڕاهێنانەکان تەرکیزیان نییە هەیە ڕاهێنانی تەرکیزیان پێ دەکەین و کۆمەڵێک ڕاهێنانی مامۆستا نەخۆشیەکانیان دەتوانن بڵێ حاڵەتی ئۆتیزم حاڵەتێکی دیاریکرا هەر منداڵێک بە جۆرێک یاخود هەمویان بەگشتی یەک زۆرن لە هەڵسوکەوتکردن بەپێی ئاستە هەیە ئاسی زۆر خراپە هەیە ناوەندا هەیە باشە یان بەپێی ئاستەکانیان دەگۆڕ هەموو وەک یەک نینە هەمووکو یەک نین باش ئێستا منداڵی ئاسی شوۆنێکە ئاستی بە مام ناوەندە باشە ئەمە زیاتر ئێستا تەمرینی مناڵە چیە تەمرین ئەوە تەرکیزە تەرکیز و نقطنیە هەوڵدەی حرەکەی هەندەجار زۆرە حرەکەی دەکەم کێوە باشە مامۆستا تا چەند گرینگە یان دایک و باوکان لە ماڵەوە چۆن هەڵسوکەوت لەگەڵم منداڵانە بکەن زۆر زۆر گرنگە پێویستە ئێستا ئەمە چ ڕاهێنانەکە لێرانە ئەبێ داک و بابش ئاگدار بیت و هەمان ڕاهێنان بکاتەوە چونکە ئەو منداڵانە کێشیان ئەوێ لەبیر ئەکەن شتەکان ئەبێتن بەردام لە بەرەکەی تاکو لە فکریان نەچێت بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی بینیتان بەشێک لە ناسۆری و ناخۆشیەکانی دایک و باوکی منداڵانی نەخۆشی ئۆتیزم و بەشێک لە منداڵە ئۆتیزمەکانەوە بتانین بڵێن بەشێک لە مامۆستایان بوو دیارەوەی مامۆستایان و دکتۆرانی ئۆتیزمیش جەخدەیەکەنەوە ئەوەیە دەبێت دایک و باوکان و بە تایبەت بە خێوکەرانی ئۆتیزم زۆر هاوکاری مناڵەکەیان بن بۆی حاڵەتی ئۆتیزمیان لەسەر لا بچێت دیارە منداڵانە ئەوەنەی پێویستیان بە ڕاهێنانە
ئەوەنەی پێویستیان بە هاوکاری دایک و باوکیانە ئەوەنە پێویستیان بە هاوکاری هیچ کەسێک نییە چونکە گرنگە ئەم منداڵە لە ئێستاکەوە لەبەرەوەی بەڕاستی فامی کەمە هەرچەند تەمەنی گەورە بۆکو دکتۆر دیار ئاماژەی پێدا هەرچەند تەمەنی گەورەوە بەڵام فامی هێشتا مناڵێکی چاوان بۆیە گرنگە دایک و باوکە ئاگاداری مناڵەکانیان بن و بە تایبەت کاتێ هەستیان کرد ئەم نەخۆشیانەیە ئەڵقەیەم زاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردم بەو هیوای ئەڵقەیەم جارم بوو بێتە جێگای ڕزامەندیەوەی خۆشەویست و بەشێک لە ناخۆشی و ناسۆریەکانی بەر نەخۆشی یان دەتوانم بڵێن حاڵەتی ئۆتیزمم بۆ ئێوە گواستە بێتەوە تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تری پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.